دەتان باش و بۆ ڕۆماڵێکی تایبەت لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە لەسەر وتوێژی ڕوبەڕوو وە ڕاستەوخۆی هەردوو کاندید بۆ پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا. هەریەک لەو دوو کاندیدا ئەمە یەکەمین وتوێژی ڕاستەوخۆی ڕوبەڕووی نێوانیان بووە، هەروەها دوهەمین دانەشە بەر هەڵبژاردنەکەی ڕۆژی 5 مانگی 11 بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا. لەم ڕووماڵە تایبەتیەدا سیروان قەچۆ لە نیویۆرکەوە لەگەڵماندا دەبێت، هەروەها هێرۆ زەنگەنە لە واشنگتنەوە. بە پێچەوانەی ئەوەی کە چاوەڕوان دەکرا چەند ڕۆژێک لەمەوبەر هەموو قسە و باسەکان لەسەر ئەوە بوون کە بابەتی ئابووری دەبێتە بابەتی سەرەکی ئەم وتوێژە ڕوبەڕووە ڕاستەوخۆیی نێوان هەردوو کاندید. بەڵام ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری خۆیانیان هەبووە و بە تایبەتیش هێرشەکانی ڕۆژی سێشەممەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر ئیسرائیل. هەر بۆیەشە لەم وتوێژە ڕاستەوخۆ ڕوبەڕووەدا یەکەم پرسیار سەبارەت بە دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. کاندیدەکان هەریەکە ڕای خۆی بە جیاواز دەدا. با سەرەتا بچینە لای هێرۆ زەنگەنە. هێرۆ ئەڵبەتە 3 هەفتە لەمەوبەر یەکەم وتوێژی ڕاستەوخۆ ڕوبەڕووی هەردوو کاندیدی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ و کاملا هێرس بوو و ئێستاش شەوی ڕابردوو با بڵێن یەکەم وتوێژی ڕاستەوخۆ ڕوبەڕووی نێوان تیم واڵز کاندیدی دیموکراتەکان بۆ پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا، هەروەها جێ دی ڤانس کاندیدی کۆماری بۆ پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا. چ جیاوازیەک لە نێوان ئەو دوو توێژەدا بوو، کاندیدەکانی سەرۆکایەتی و کاندیدەکانی جێگری سەرۆک؟ بەڵێن دەکرێت بڵم جیاوازێکی زۆر هەبوو، بەڵام چونکە با بڵین ینی ماوەیەکی زۆرە و توێژێکی لەم جۆرەمان گوێلێنە بووە. ئەتوانم بڵێم مشتومڕێکی سیڤیلانە بوو، باسییان لە زۆر بابەتەکانی سیاسەتی بە تایبەتی ناوخۆی ئەمریکا کرد، بۆ چوونی حزبەکانیان بۆ چوونی جیاوازیان مشتومڕێکی زۆریان کرد. لە زۆر ڕووەوە جیاوازێکی زۆری هەبوو بە بەراورد لەگەڵ ئەو دیبیتەی کە بینیمان لە نێوان کاملا هێرس و هەروەها با بڵین دۆناڵد ترامپ کە تا ئەندازێک هێرشێکی زۆر توندیان کردە سەر کەسایەتی یەکتری، هەندێک قسەی چۆنەڵی نەشیاویان بەرامبەر بە یەکتری و تۆ تەنانەت لە زۆربەی شوێنەکانە دەمانبینی دۆناڵد ترامپ سەیری کاملا هێرسیشی نەکرد، بەڵام ئەمە بە پێچەوانەوە بوو، تەماشای یەکتریانەکە قسەیان لەگەڵ یەکا ئەکرد، با بڵین ینی زیاتر چۆنەڵی مشتومڕێک بوو کە لە یەکتری تێبگەن. باسییان ینی هەردووکیشیان باسییان لە زەمینەی هاوبەش ئەکرد، دۆزینەوەی زەمینەیەکی هاوبەش لە نێوان با بڵێن حزبەکاندا بۆ پێکەوە کارکردن و بەم شێوەیە کەواتە جیاوازێکی زۆرم بینی بە بەراورد لەگەڵ دیبیتی ڕابردوو. وەیەکی بوو لە خاڵە سەرنجڕاکێشەکان لە زۆر بابەتە دەیانگوو هاوڕای و جیاوازیەکانیان دەگەڕاندەوە بۆ سیاسەتەکانی هەردوو کاندید بۆ سەرۆکایەتی، دۆناڵد ترامپ لەلایەک و کاملا هێرس لایەک. سیروان تۆ ڕاچیە لەسەر ئەو زەمینە هاوبەشە و زەمینە جیاوازیەکەی نێوان کاندیدەکانی سەرۆکایەتی؟ براستی وەکو تێژی گوت ینی تیم واڵز و جێ دی ڤانس gelek caran digotin di bo zemînekî hevbeş heye li ser mijarên serekî li ser abûriya Amerîka, li ser bîmeya saxlemiyê, li ser krîza koçberiyê û her wiha li ser mijarên wekû nimûne perwerdeya zarokan yan jî mafê ji ber birina zarokan. Yanî digo evaya pirsgirêk e Kurd hatin pênasîne pênasî bû yekê kirin ku pirsgirêk li Amerîka lê her yek siyaseta kandîdê xwe da pêş. Yanî wekû nimûne yanî gelek caran J.D. Vance diçû hat li dora wê yekê kiriya digo sedema krîza xanîbûnê li Amerîka, zêdebûna perê xaniya yan mirxê xaniya li Amerîka ew
بۆ هەژمارەکە گەلێکە مەزنج کۆچبەران هاتنە بەتایبەت دوان چهار ساڵên داویدا بۆ بایدن و هێرس ڕێبەریان کۆشکاسپی دکن ئەو بەتایبەت ڕخنێل هێرس دەکەێت بۆ هێرس تەب دەزانن کەمەوە هێرس دۆسەیە کۆچبەری یاستەر سینۆری بنابەرە ئەمریکا بۆ مەسیکە خستە بوو دەستی خۆدە جێدی ڤانس بێتر لەسەر وەیەکێ تەکەس دەکرد بەڵێن لە ئالیەتن مەسەرەن ئەم بێژن پرسگرێکە ئازادیا ji ber birina zarokan yani tim Walls gotko divê li Amerîka qanûn yani anka wekû herkes dizane qanûna federal ji bo parastina mafê ji ber birina zarokan hat rawestandin rêl berwekê hat girtin ew Trump wekê tamambar dikir çima ji ber got Trump sê dadwera destûriya dadwera bilindiya Amerîka anî sê kesnî koneparêz bûn konservatîv bûn gokarî bûn و یک سانه دهندره محکمه دستوری یا دادگاه دستوری لامریکا ورگورتن جبر له حرضوا تكون قال لك سكريكا سينورن وقال لك جيرو كندن هنا لسياسه وان وشارسري ديتنا شارسريان حريك لغور نارينا ترامب جالي كيفا وكمل ادرس جالي سينوان قال بي بەڵێ هێرۆ فەرموو بڵێن دەمەوێت ینی ئاماژەبەوەی سیروان کە ئاماژەی پێکرد بە تایبەتی لەسەر بابەتی سنوور و بابەتی کۆچبەری ینی مشتومڕەکەیان ئەوەندە بەهێز بوو لەوەیە کە با بڵێن CBS ناچار بوو بۆ هەندێک مایکەکانیشی میوت کرد لەوەیە کە تەنها شوێن بوو کە مشتومڕێکی زۆر تند لە نێوانیاندا ڕوویدا تەنانەت ینی وەکو ئێمە دەزانین جێدیڤان کە جێدیڤانس سیاسەتەکانی کاملا هێرس بە تایبەتی کە ناوی کاملا هێرس ێبر تۆمەتبارێک کرد بە زیادبوونی کۆچبەری نایاسایی لە وڵاتەکە و هەروەها لەوەیە مشتومڕێکی تند لە نێوانیانە ڕوویدا لە سەبارەت بە هەبوونی کۆچبەری یاسایی و یاساکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ینی جیاوازێکی زۆر هەبوو لە بابەتی کۆچبەری کە لە هەمووی زیاتر مشتومڕەکە وای لێهات کە مایکەکانیان بوەستێنرێت جیاوازەکە زۆر بوو لە نێوانیانە هەرچەند لە هەردووچیاندایان گوت دەبێت دۆسەی کۆچەری چارەسەر بکرێت بەڵام تیم واڵز زیاتر جەختی لەوە دەکردەوە کە وەکو بڵێ بەرنووسێکی هاوبەشە بوو لە کۆنگرێسی ئەمریکادا بەڵام لەسەر داوای دانەڵد ترامپ ئەو بەرنووسە پەسەند نەکرا یعنی ئەمەیشێک بوو لەو خاڵە گەورانە هێرۆ لەسەر دۆسەی مناڵەباربردن جیاوازیەکە هەر وەکو جیاوازی نێوان کاملا هێرس و دانەڵد ترامپ بوو یا شتێکی تری نوێیان پێ بوو شتە نوێیەکە ئەوە بوو با بڵین تیم واڵز کە بە جێدیڤانسی وت ئێوە بە تەواوەتی دژی با بڵین مناڵ لەباربردنتانەوێت لە تەواوی وڵاتدا مناڵ لەباربردن قەدەغە بکرێ ئەویش بە پێچەوانەیە وتی نە ئێمە ئەوەمان ناوێ کە لە تەواوی وڵاتدا مناڵ لەباربردن قەدەغە بکرێ ڕاستە ئێمە دەمانەوێت ژیان هەبێ دەمانەوێت با بڵین تەندروستێکی باشتر هەبێ دەمانێت خێزانەکان پلانی باشتریان هەبێ ینی باسی لەم بابەتانە کرد بەڵام لەو لاشەوە جێدیڤانس تیم واڵز و دیموکراتەکانی بەوە تۆمەتبار کرد کە ئێوە دەتانەوێت ینی پشتیوانی لە مناڵ لەباربردنەکەن ئەمجا با بڵین واڵزیش بۆ جوابیدایەوە نەخێرێمە پشتیوانی لە مناڵ لەباربردن ناکەین بەڵکو پشتیوانی لە ژنانەکەین پشتیوانی لەوە ئەەکەین کە ژنان با بڵێن خۆیان بژاردی خۆیان هەبێ پشتیوانی لە تەندروستێکی باشی ژنانەکەین ینی لەوێشە چۆنەڵی مشتومڕێکی گەرم لە نێوانیاندا ڕوویداوە هەردووکیان سیاسەتەکانی خۆیان ئاماژیان بە سیاسەتەکانی خۆیان کرد لەسەر مەسەلەی بابەتی مناڵ لەباربردن و ئەمە شتێکە کە شتێکی تازە نییە بەڵێن لە مشتومڕی نێوان کاملا هێرس و ترامپیش بابەتێکی ینی ئەمە بوو بە مشتومڕێکی گەرم لە نێوان ئەواندا تەنانەت بەو ڕادەیە کە دانەڵد ترامپ ینی بە شێوەیەکی ناڕاستیش ئاماژەی بەوە کرد کە دیموکراتەکان کاتێکە مناڵیش لەدایک ئەبێ دەیانەوێت با بڵین بژار دەبێ ئایا مناڵەکە بهێڵن یانە هێڵن کەواتە لە نۆمانگیشا بەڵام ئەمەش کە شتێکی ڕاست نەبوو لێرەشا مشتومڕێکی تند ڕوویدا بەڵام بەو شێوەیە نەبوو کە بەو شێوەیە کە لە دبێتی ڕابردووە ئێمە بینیمان بەڵێ لەسەر مەسەلەی دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیروان پرسیارێکم هەیە بۆ تۆ تیم واڵز ئاماژەی بەوە کرد کە ئەمریکا وابەستەیە بە پاراستنی ئیسرائیل هەروەهاش بە پاراستنی هاوپەیمانەکانی ئیسرائیل لە هەر ڕەشە مەترسیەکی بە تایبەتیش لەو ناوچەی جیهاندا بەهۆی ئێرانەوە بێتە سەریان لە کاتێکا جێدی ڤانس ئاماژەی بەوە کرد دەڵێت تەنانەت ئەو هێرشەی کە ڕۆژی سێشەممە کۆماری ئیسلامی ئێران کردی ئەوە بەهۆی ئەوەیە ئەو پارانەی کە بۆ ئێران
ینی هاتوونەتە دەرێ لە بانکەکانە بەهۆی هەورکردنەوەی سزاکانەوە بۆ وای مەزەن دەکرد کە نزیکەی 100 ملیار دۆلار بێت ئەڵێ بۆ پارانە ئێران چەکی کڕیوە و توانیوێتی ئیسرائیل بەردەوام کات و بەردەوامیش هەڕەشە و مەترسی بێ لەسەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. سیروان ئەم بابەتە لە ناو دەنگدەری ئەمریکاییدا چەندێ گرنگی پێدرێ. بله بەڵێن ینی بڕاستی وەختا ئەو ئاخافتن هاتە کرن ئەم لێدەکێ لە جهەکی لە چایخاناکێ لە نیویۆرکێ لەگەل هەنێک خەڵکێمە تەماشە دەکرد وەختا ئەو ئاخافتن هاتە گرن خەڵکێ بپڕانی ینی لە دژی وێ دەربرین نەرینە خۆ دەربری کردن ژبەر گۆل ئەمریکان ها نەرینەکە جودا ینی دو نەرینە جودا هەنە لە ئەمریکا دبێژن gelek kes dibêjin dengderên Amerîkî digiştî dibêjin İsraîl hevalbenda herî nêzîkî ya Amerîkayê divê Amerîka alîkariya wê bike piştgiriya wê ya darayî leşkerî bike heta ku berevaniya xwe bike lê sînordar be ew sînorê han çi sînorê ku divê ev alîkariya leşkeriya İsraîlê nebe sedema kuştina sivîlan li Gaza û gelek niha deng derkevin kuştira sivîlan li Libnanê J.D. Vance cîgirê berbijarê serokatiya Komarî li ser wê yekê xes kir ku ev kesana hatine bi awayekî nebrêk vî şerê rojhata navîn bi rêvet bên ji aliyekî dixwazin danûstandinên navokî li gel Îranê vejînin û berdewam bikin û piştgiriya Îranê bikin ew perên ku wekû te jî got ew perên ku li gor dibêjin ku dema Obama di siyaseta Obama dest pêkir hat dayîn bo hikûmeta İranî bo rejîma İranî li dijî İsraîlên hat têv kar anîn û alîkariya İsraîlê jî alîkariya Amerîka بۆ ئیسرائیلێ نەگەهشتیە نەبوویە سەدەم کۆ چارەسەریەک دێتێ ئەوای حتا ڕادەیەکێ خاڵک و ترامپ ژی دەبێتە یەکێدا لەگەل کەمەڵە هێرسدە بەحساوەیەکێت کرد و هێرس ژعالێکی دە پشتگیریە ئیسرائیلێ دکە و ژعالێکی لە چارەسەریە ناگەرە وان گوت هەر دەگۆ لە تشتانە زەلال ئەو گۆ حتانها ئالیێن کۆماریان نەجێ دیڤانس ئیشەف و نجی دالان ترامپ استراتیژیک زلال هم بر روشا للرجلات نافین کنها لبیت چه ناد اودیجن هم پیشگیری اسرائیل دکن لی افشار گوهایی چه ناب گو بردوام ببکه لی زلالیک دفرده هیا باید تشکی بالکش و کوبراستی ایش بجی موالا خدای جی دی وانس دو جاران بحثاوی کن. رانی چرا خلاقانی تلسان بەڵێن ئاماژەی پێکرد بەڵێن وەکو سیروان ئاماژەی پێکرد هەردووکیشیان ینی کەسیان یعنی چۆنەڵی بۆچوونەکان لە یەک جیانە بوو لەسەر بابەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەردووکیان وابەستە بوون بە ئاسایشی ئیسرائیلەوە هەردووکیان پێیان وابوو دەبێت ئیسرائیل بپارێزرێ بەڵام دەبێت شەڕەکەش کۆتایی پێبێ دەبێت ئەم شەڕەش نەبێ کەواتە یعنی میکانیزمی کارکردنیان بۆ سەر سەوداکردن لەگەڵ دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جیاواز بوو منمونە خۆ دەزانی هێرە دیموکراتەکان باز لە چیەکەن دەڵێن ئەگەر هات با و داناڵد ترامپ لە ڕێکەوتنە ناوچیەکە تاگلایەنە نەکشایەتەوە ئێران ئێستا بەو شێوەیە نزیک نەدەبووە لە بەرهەمێنانی چەکی ناوچی ینی زۆر ئاماژە بەوە کراکە ئێران هێندەی نەماوە بۆمبە ناوچەکە دروستکە ئەڵبەت لە میکانیزمەکانە جیاوازیان هەیە ئاماژەی بە شتێکیش کرد دەمەوێت ئەمەش ئاماژەی بە شتێک کرد کە متمانەی با بڵین وڵاتانی ناتۆ هاوپەیمانەکان بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەمەشی جارێکی تر گەڕاندەوە بۆ ئەوەی کە ترامپ وای کردووە متمانەی ئەمریکا لەو وڵاتانە نەمێنێ ئەمەش کاریگەری بۆ سەر ئەمریکا هەیە باسی لەم خاڵەش کردیم باسی لەو خاڵە کرد و داوای ئەوەی کرد کە پێویستە ئەو هاوپەیمانەتیە زیاتر تۆکمە بکرێت هێرۆ لەبەر کات بابینە سەر دۆسی منباربردن ئەمە دیسانەوە لە لای هەم جێدی ڤانس و هەروەها لە لای تیم واڵز بابەتێکی مشتومڕ لەسەر بوو بەڵێ دۆسەی مناڵەباربردن هەروەکو ئاماژەمان پێکرد بەڵێن دۆسەی مناڵەباربردن زۆر لەسەری ڕاوەستان و هەردووکیشیان با بڵێن بۆچوونەکانی خۆیان لەسەر بابەتی منداڵەباربردن خستە با بڵێن باس کرد و لە هەمان کاتیشا هەروەکو ئاماژەم پێکرد تیمواز ئاماژەی بۆش کرد کە ئەوان پشتیوانی لە ژنان ئەکەن و نایەنەوێ با بڵێن ئەیانەوێ ژنان خۆیان بڕیار بدەن لەمە و هەروەها جێدی ڤانسیش ئاماژەی بەو ئەکرد کە نایەنەوێ یعنی لەگەڵ
لەگەڵ ئەوەیانین بە تەواوەتی منداڵ لەباربردن قەدەغە بکرێ هیچ باسی ئەوەی نەکرد هەرچەندە ئاماژەی بۆش نەکرد کە لەگەڵ مندا ینی بژاردت بدرێتەوە دەست ژنان بۆ بابەتی منداڵ لەباربردن بەڵام بڵێن منی بابەتێکی تر کە بەلامەوە سەرنجڕاکێش بوو و مشتومڕێکی زۆریشی کرا لە نێوانیاندا و ئەمەش بابەتێکی سەرنجڕاکێشە لە تەواوی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاشدا بابەتی کۆنتترۆلکردنی چەکە باسییان زۆر لە بابەتی کۆنتترۆلکردنی چەک کرد و هەروەها یەکێک لە پرسیارەکانیش ئەوە بوو لە دوایین دۆسەی با بڵێن هێرشی هەڕەمەکی کە لە قوتابخانەیە کرا دایک و باوکی خوێندکارەکە سزادراون پرسیارەکە لەوە کراکە ئایا ئەمە دایک و باوکی خوێندکارەکە با بڵین سزادراون یەکەم پرسیارەکە سەرەتا ئاراستەی جێدی ڤانس کرا کە ئەگەر ئەو بواە لەگەڵ هەمان بڕیارە ئەبوو ئەوتی من ئەو بڕیارە ئەهێڵمەوە بۆ بابەتی با بڵین بۆ بابەتی کاربەرستانی چەسپاندنی یاسا دانی بەوە دانەنا کە پێویستە دایک و باوکەکان سزا بدرێن یاننا بە هیچ شێوەیەک ئاماژەی بۆ نەکرد بەڵام باسی لەوە کرد کە ئێمە هەمووی دەبێت مناڵەکان بپارێزین و پاراستنەکەشی بە قەدەغەکردنی چەک نییە بەڵام لەو لاشەوە تیمواز ئاماژەی بۆ کرد کە مەسلەی با بڵین ئەو بابەتی کە پێڵێن ڕێد فلاگ ئەوەی کە ئەگەر بزانن ینی لە دەسەڵاتی خەڵکی بەیەکەوە کۆ ببنەوە کامل لە چەند ویلایەتێک کە تاکو ئیستا جێبەجێ کراوە ئەمە یەکێکە لە یاساکانی کە دیموکراتەکان ئەڵێن دیموکراتەک با بڵین یەکێک بۆ لەو یاسانەی کە دوایین یاسای با بڵین کۆنتترۆلکردنی چەک بووە کە لەلایەن دیموکراتەکانەوە پشتیوانی لێ ئەکرێ بۆ پێڵێن ڕێد فلاگ و بۆ قەدەغەکردنی چەکە یاخود خەڵکی بتوانن پێکەوە بە هاوبەشی داوا بکەن کە کەسێک چەکەکەی لێ بسەندرێتەوە کەسێک بڵێن ئەمە مەترسیە بۆ سەر کۆمەلگا نابێت چەکی هەبێ لەلایەن دادگاوە بە فەرمی دەتوانرێت چەکەکەی لێ بسەندرێتەوە پشتیوانی بەڵێ پشتیوانی لەو یاسایە ئەگەر وهروەها باسییان لەوە کرد کە دەبێت خوێندنگاکان با بڵین پارێزراوتر بکرێت بۆ چوونی جیاوازیانەیە بێگومان ئەمە ژێکێکە لە بۆ چونەک جیاوازەکانی کە بە شێوەیەکی گشتی لە نێوان دیموکراتەکان و کۆمارەکاندا بۆ چوونی جیاواز هەیە لەسەری و هەرچەندە تیمواز چەند جارێک ئاماژەی بۆ کرد کە ئەویش پشتیوانی لە بەندی دووی دەستوری دەکا کە بەندی دووی دەستوری مافی خاوەندارێتی چەک لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە خەڵکی دەداویشتی ئەویش پشتیوانی لێکا وەهوتی بۆ خۆشی کەسێکە کە چێکی هەیە بۆ ڕاوکردن بەڵام ئەبێ ئەم شتانە بە پێی یاسا ڕێک بخرێت و بەو شێوەیە نەبێکە هەموو کەسێک بتوانن چەک بکڕن پێوان لە دۆسەی ئابووریدا کاتێک کە هاتە سەر بابەتی گرانی کاندیدەکان توانیان دڵنیاییەک بە دەنگدەرانی ئەمریکایی بدەن کە بەڕێوەبەرایەتیەکە هەر کامێکیان بێت دیموکرات بێ یا کۆماری ڕۆژی ئابووری چاکە بێتەوە و خەڵک هەر هیچ نەبێ بڕێ بەرگرانیەکانی ئەو گرانی لەسەر شانیانە کەمە بێتەوە بڵێن ینی بەری هەر تشتی جێدی ڤانس دیسە گوتارە دۆناڵد ترامپ دووبارەت کرد و 4 ساڵێن داویدە ئینفلاسیۆن گشتی ئاستەکە هەری بلند هەژمارە خواردنی نرخی خواردنی بلند بووە نرخی بنزینێ بلند بووە نرخی گرینە خانیا گریا خانیا بلند بووە وەوانە گشت ڕاستینە بەڕاستی هەر کەس دەزانێت و ئینفلاسیۆن دەمێکێ دەهات و کۆرۆنا هەبوو یعنی شغلتای کرونا هبو و مشبیر نکن و ابيك دم داوود كيم بو يعني انفلاسيون كيم بو راس التسبيك هبو تسبيك سروقاتيا بايدن هبو لحكومه فدرال الجو هجماري وان ابيك كيم بو جيدي فانس دبيجا یک سدمین تکچونا و یکی او حکومت فدرال نکاری بو خفگرین آستا جارادن آستا بری درکتنا ویروس کرونا و بلاونا ویروس کرونا جبر لی برسوا دموکراتان بکشتی چاویه و یات موالز ایش چاو او دکارن آبوریه که جنوب آوابم کو دناف چین جواکیین هری نظم ده قاربن آبوریه دناف ام بیژن پشگیریا کارسازیین بچوچ بکن پشگیریا چینا ناوین بکن کو چینا سرکی امریکا و سدما سرکی یا پیشکستنا آبوریا وی ولاتی و کو نمونه تاکس کردیت یعنی او متمانيا باجي وحر منالك كسكي الامريكا تشيبه صالي او بيشنيار دكين يعني كامبينا كامالا هيرس بيشنيار دكين $6,000 جو هر ضروري كينوج دايك ده بدوري ما يدين افرانا صالانه وبشجريا فجاندنا ابوري بكن
لصديق صد ديمقراط دوي ببورن كوماري بيجن باشا تيفان براشكو بينا يعني برسكريك هو دفيت ابوريك تشيك اف برسكريك سركي وكل منها هجر يعني وكس قادر جو بوتي بوكس برسكريك دركتنا كشن كريزين ابوري هبونا كريزا كوشوريه بخويا وابجي خالك هيرو باش بصراحه هيرو هیچ شتێکی تر ماوە باسی کەین؟ بەڵێن تەنها ینی دەمەویست ئاماژە بۆ بکەم لە کۆتایەکەشە ینی پێش کۆتایی هاتن بە دبێتەکە ئەوان جارێکی تر مشتومڕێکی گەرمیان لەسەر بابەتی دیموکراسی لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا باس کردەوە مە شتێکی زۆر سەرنجڕاکێش بوو کاتێککە پرسیار لە جیدی ڤانس کرا تۆ پشتیوانی لە ترامپ کردەوە ترامپیژە تا ئێستا ناڵێکە هەڵبژاردنەکانی ڕابردوو دۆڕاوە ئایا ئەگەر ئەم هەڵبژاردنە بە هەمان شێوە بێ ئێوەدان بە با بڵین ئەنجامەکانی هەڵبژاردنە دەنێن جارێکی تر ئەو لەوێ لە پرسیارەکە خۆی لادا و بابەتەکەی بردەوە سەر ئابووری ینی یەکسەر وتی گرنگیەکە ئێمە ئابووریە و گرنگیمان ئەوەیە نرخی شتومەک لە بازارەکانە گرانە بەڵام جارێکی تر کاتێک هاتەوە سەر وەڵامدانەوەی پرسیارەکە ئاماژەی بۆ کرد دانی بەوەدانا کە با بڵین بەڵێ با بڵین پشتیوانی لە ئەنجامەکانی هەڵبژاردن نەکاتن و پێویستە بەو شێوەیە بێت کە پشتیوانی لە یەکتر بکەن و پێکەوە کار بکەن. مەشەمبوونی ئەمەی لەبەرەوەی کە جارێکیکە ڕووداوی وەکو شەشی مانگی یەکی ساڵی 2021 و هێرشکردنە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا دووبارە نەبێتەوە. سیروان لە نیویۆرکەوە دوا قسە بۆ تۆ بەجێهێڵی. بله والله براستی یعنی تشتحریف هالکشم بو لنیویورک گلک چون گلک جهال هم پیش آوهیا CBS نیوز و همجی لگلک میخانه و چایخانه و قهوهخانه لویدا که تشکی بالکش هبو نیویورک وکو ولایه و وکو بازار دموکرات لویدا که گلک دنگین پشگیریات ترامپ دکن وکو نمونه لپیش آوهیا CBS پروتستوی که مثلا خب پیشاندانه که مثلا جو پشگیریا جیدی ڤانس و دونالد ترامپ بو باش بوم تشکی بالکش و براستی دوان دیبیت جیگر سروکا ده دیسجی بلکی نلگور آستا یا جیگر یا بربجار سروکاتی بن لی دیسجی دچار چویا روجا سیاست امریکی بالای دکشین به تابت بازار کی پر رنگ و پر نتو پر نرین سیاسی و نیویورک. سیروان هێرۆ سپاس بۆ ئامادەبوونتان لەم ڕوومایبەتەدا ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا ڕووماڵی داهاتوو لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە هەر لە خۆشیە جەتان بێڵین. Honey?